سڵاو ببوورە هەندێک تاخیر بوو نەئاسایە ببوورن جەنابتان کاگرەزا خاوەنی کۆمپانیای سیریوسن؟ بەڵێ خۆشحاڵ بووم لە ناسینتان سەرچاو ڕاستیتان بوێ من شۆخانم خێزانی کاکسیروانی کاکسیروان مدیری خۆمان فەرموو لە خزمەتدا بەڵێ کاگرەزا سەبەبی کە من هاتیتمە ئێرە ئەوەیە کە سیروان لە ئیشەکەی هیندێک ماندیە ڕاستەکەی ماندیە مدیرە و ئیشش بەبێ ماندی بوو نابێت وایە بەس هیندێک ماندیە ینی حەز ناکایتر ئیش بکا لێرە باشە کاکسیروان هەتا ئێستا کە باسی نەکردێ بخۆی ئەی زمانی نییە بخۆی باس بکە لای من کاگرەزا ڕاستیەکەیت بوێ حەز ناکەم سیروان لێرە لەنا ئەو هەموو ئافرەتەیدا ئیش بکە ئێ باشە با من خۆی ئاگادارکەم و نا تخوا حەز ناکەم بزانێت کە من هاتیتمە ئێرە بەڵام نازانم دڵم مرتاح نییە هاتمێرە گوتم بە ئێوە بڵێم ئەگەر بکرێ بیبەنە مەخزنێک شوێنێک کە لەگەڵ پیاوان ئیش بکە من حەز ناکەم لە لای ئەو هەموو ئافرەتەی مێردەکەم ئیش بکە باشە تو هیچ لێ دیتە؟ نا بەڵام هیندێک شتەیە قەلەقی کردیدمە ئەدیلۆ لە خۆتۆ دڵت لێ پێسکێ دەزانی کاکسیروان مؤدەبترین کەسە سەرپەرشتی هەموو فەرمانبەرەکانی من دەکات بەڕاستی زۆر هەڵە تێگەیشتیە تو کاگرەزا گوتم تخوا ئەگەر بکرێ لەگەڵ پیاوانی دانێن یانەوەی کە ئیزنی بخوازم بڕوا لێرە باشە ئەتو ئێرە بەعدادێ کوڕان تێگەیشتی چۆن شتی وا دەبی ئەگەر لە ئەو مەبەستە هاتی بەڕاستی کاکسیروان کوڕەکی زۆر بەڕێزە زۆر مؤدەبە زۆر بە ئەخلاقە ئەوە هیچ مەزارە شتێدا نییە ئەگەر مشکلێش کە شتێ پێم لێ تەلۆتی هەڵکەم باشە یعنی لەوانەیە من شتێکم بینی بێ کە ئەوها قەلەق بوویمە ئافرەت عادەتەن شتێکی دەبینیە کە قەلەق دەبێ وانە؟ بڕوا بکە ئەو شتانەی کە ئەتوو دروست کردێ لای خۆت هەمووی وەهمە هیچ شتێک دیە کاکسیروان کوڕەکی زۆر بەڕێزە زۆر مؤدەبە فکری ئەوەی لێ مەکەوە خیانەت لێ بکە خیانەت لێ ناکە کاکسیروان ئەگەر لە ئەو مەسەلەی هاتی ئێرە جارش کە تکا لێ دەکەم لە ئەو بەبەستەی مێوە ئێرە دەست خۆش بی خواحافیز بی سپاس